فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. ڕووداوەکانی ئەمڕۆی کوردستان، ڕێپێوان و مانگرتن و بایکۆتکردنی دەوام لەلایەن کارمەندانەوە، دەرەنجامەکەی شەهیدبوونی چەند ڕۆڵەیەکی ئەم گەلە خێر نەخۆنەدیوە و شەهیدبوونی مامۆستا و خوێندکاری زانکۆ و کوڕی فەقیر و هەژار، دەرەنجامەکەی سوتاندنی بارەگای حیزبەکان، دەرەنجامەکەی وێرانکردنی دام و دەستگاکانی حکوومەت. جارێکی تر خوێنی کورد بە دەستی کورد ڕژایەوە، بە شێوەیەکی تر جارێکی تر خوێنی گیرفان بەتاڵ بە دەستی گیرفان بەتاڵ ڕژایەوە. ئەوەی کە کوژراوە گیرفانی بەتاڵ بووە، ئەوەش کە قاتڵە و بکوژ بووە ئەویش گیرفانی بەتاڵ بووە. مامۆستا و فەرمانبەران 3 ساڵە زوڵمیان لێ ئەکرێ، ژیانیان زۆر قرسە، خۆپیشاندان و بایکۆت ژیان قرسی ناچاریکردن وا بکەن. ژیان لەم وڵاتەدا بۆ خەڵکی قرس و گران بووە، تەنەها چینێکی کەم نەبێت ژیانیان ئەگوزەرێت بە خۆشی. ئەگینا ژیان لەم وڵاتەدا زۆر زەحمەت بووە. مادام ژیان وەستاوە مسڵمانەکان، موچەخۆر ناحەقی نییە بێتە سەر جادە، هاوڵاتی ناحەقی نییە هاوار بکات، داوای مافی خۆی بکات. بە دەسەڵات بڵێت لە خەوی غەفڵەت ڕاتڵەکێت، هیچ عەیبە نییە دان بنێ بە هەڵەی خۆتدا، هیچ عەیبە نییە بڵێ چەندین ساڵە من هەڵوێست وەرئەگرم و بڕیارە دەم، بڕیارەکانم ئەمەی لێ ئەکەوێتەوە، بڕیارەکانم، هەڵوێستەکانم، ئیشەکانم ڕبعە موچە و نیوە موچە و 6 ڕۆژ جارێ نیوە موچەی لێکەوتەوە. هیچ عەیبە نییە. ئیعترافکردن بە هەڵەت، بە غەڵەت، بە هەڵا گەورەییە بەڕاستی. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەبێ هەموو کەسێک لێ ئێمە لە هاوڵاتی لە بەرپرسان بیکەن، ئەویش ئەوەیە ئایا داواکردنی مافی خۆمان چۆن ئەبێت، چۆن داوای مافی خۆمان بکەین؟ ئەچین ماڵی خەڵکیە سووتێنین، ئەچین دام و دەستگاکانی حکوومەت وێرانەکەین کە هی خۆمانە و بە پارەی ئەم میلەتە بنیاد نراوە، ئەچی بارەگای خەڵکانێک دەسووتێنی کە بارەگاکەیان پڕ بووە لە قورئان و قورئانی پیا بووە و دەرز و دەوری پیا بووە،
قورئانەکانە سووتێنی ئەمە داواکردنی مافە ئەچیت پەلاماری دام و دەستگاکانی حکوومەت ئەدەیت نا ئەمە هەڵەیە ئەمە کارێکی خراپە ئەمە کارێکی گێرە شێوەی نییە ئەمە هەڵە بە هەڵە چارەسەرکردنە داواکردنی ماف ئەسڵەن بۆ ئەبێ هەبێت ئەگەر ئێمە موئەسسەساتمان هەبێت ئەگەر ئێمە کەسانێکی عادل بمان با بڕێوە ماف حەقە و ئەبێ بدرێ بۆ داوای بکەم واجبە لەسەر حکوومەت ژیانی موچەخۆری خۆی تەئمین بکات چ پێویست دەکات داوای ماف بکەیت هەر زۆر عەیبەیە زۆر شوورەییە ئەمە لای ئێمە بووە بە مژدەیەکی زۆر گەورە ئای ئەرە وەڵا ڕوبعە موچە هات مژدە هەڵپەڕن مژدە بەن بە یەکتری لە فەیسبووکە هەبێ بەهەرا چییە وەڵا ڕوبعە موچە هات ئەگینا ڕوبعە موچە چییە ئەسڵەن موچە و فەراهەمکردنی ژیان سەرەتاییترین مافی هاوڵاتیە لە هەموو حکوومەتێکی دنیادا منەت نییە ئەبێ ئاوا داوای مافەکانمان بکەین نەخێر هەڵەیە ئەم جۆرە داواکاریانە و ئەم جۆرە وەسعە کە بەو شێوەیە هاوڵاتیان داوای مافی ڕەوای خۆیان بکەن بە ئامانجەکانیان ناگەن خۆپیشاندان و ناڕزایی ئاوا کە پەلاماری بارەگای خەڵکی بیت و بارەگای حکومی بیت کارە گەورەکەمان لەبیرە باتەوە کارە گەورەکەی ئێمە و ئیشە گەورەکەی ئێمە هاوارکردنە بۆ ژیان بۆ نان بۆ ئەوەی لە بەردەم مناڵەکانمانە خەجاڵەت نەبین بەیانی کە ئەڕۆن بۆ مەکتەب داوای 500 دینارمان لێ ئەکات دەستکەین بە گیرفانمانە خاڵیە پێمان نییە بیدەینێ داواکردنی ئەم مافە ئاوا نابێت بگرە ئاوا داوای مافی خۆت بکەیت دەسەڵات قازان دەکات بچی پەلاماری بارەگای حیزبی حکومی بیت دەسەڵات وات لێ ئەکات قەرزاربارە دەکات خۆی ئەکا بە مەظلوم خۆپیشاندار زاڵمە ئەوەی کە خۆپیشاندانی کردو ئێستا زاڵمە متتەهەمە عەینەن کابرا قاتڵ بوو کابرایەکی سەر ئەبڕی سەری ئەبڕی کاتێک کە سەری ئەبڕی ئەو جەلادە جەزدارە خوێن ڕێژە خوێنی کابرای سەربڕاو لە ملیەوە دەرپەڕی دای لە کراسەکەی و جلوبەرگەکانی هاواری دەکرد وەرستەی کە لەم کابرا چەند پیس و تۆخڵە چەند زاڵمە ئەها خوێنەکەی ڕژا بە جلەکەما و جلەکانی پیس کردم نافەرمێ ناڵێ وای وای من چەند زاڵمم چەند قاتڵم کابرا سەرەبڕم ئەڵێ ئەها ئەوە خوێنەکەی ڕژا بە کراسەکەما کراسەکەی پیس کردم عەینەن دەسەڵات لەسەر ئەڵێ ئەها وای بەردیان تێگرتووم وای بارەگام سوتاوە کاکە تۆ ئەو ئیشەی کە ئەیکەی بۆ خراپیەکەی خۆپیشاندان چۆن وا ئەکرێت داواکردنی مافی خۆت چۆن وا ئەکەیت حکوومەتەکەت بڕوخێنی ئێمە ڕقمان لە حکوومەتی خۆمان نییە ئێمە دژی حکوومەتی خۆمان نین ئێمە دژی ئەوانەی کەوامان لێ ئەکەن برسیمانەکەن ئەگینا حکوومەت موئەسسەساتی دەوڵەتە خزمەتی خەڵکیەکە بەڕاستی بارەگا سووتاندن وات لێ ئەکا ئەسڵەن باسی موچە هەر نامێنێت باسی ئەوە نامێنێتەوە بۆچی خۆپیشاندانت کردووە باسەکە ئەدە باسی ئەوە کێ تەقەی کرد کێ تەقەی نەکرد کێ بارەگای سووتاند کێی نەیسووتاند کێ متتەهەمە کێ متتەهەم نییە ئەسڵەن ئێستا ئەو شتەی کە لەبەر خاتری خۆپیشاندان کرابوو لەبێ چووەتەوە ئێستا باسی ئەوەیە خوێن ڕژاوە تەواو ئێستا داواکاری هاوڵاتیان ئەوەیە کێ دادگای بکرێت کێ قاتڵە کێ پەلاماری بارەگاییاوە ئەبێ ئەسیرەکان و گیراوەکان ئازادکەن ئەسڵەن موچە باسی نەکرا باسی نەما هەر شتەکە شێوێنرا ئەمە وای لێ ئەڵێ باشی مەکە با خراپ نەبێت ژیانی خەڵکی هەر باز ناکرێت ئەتر دەسەڵاتە لە هەموو دنیادا وایە
قسە مەزلومە ئەڵێ وەی پیس کراوە وەی پەلاما دراوە ناڵێ 3 ساڵە من خەڵکیم خنکاندووە خەڵکیم پێشیان کردووە ئەوە دیار نییە بەڵام ئەوە دیارە کە خەڵکی گێرە شێوێن هەندێ لە ناو هەڵبژاردنە خۆپیشاندانەکانە خواستیانەتەوە هەریان خواستەتەوە ئاوای کردووە و خۆپیشاندانەکە وای لێ هاتوو تەفرەقە کەوتە نێوان ماڵی کردەوە خوێن ڕشتن ڕوویاوە شەهیدبوون ڕوویاوە گێرە شێوێنی ڕوویاوە ناڕەحەتی ڕوویاوە ئێستا باس تەنها باسی ئەوەیە ئەسڵەن شتە ئەساسەکە کە خەڵکی بەهۆیەوە خۆپیشاندانیان کردبوو نەما بۆ چونکە خۆپیشاندەران بەیانیان دا بەدەسەڵات بیانیان دا بەدەستەوە تەواو ئێستا ئەوان مەظلوم میلەت زاڵم مسڵمانەکان لە سەرەتای 2015 و کۆتایی 2014ەوە هەتا 1/1/2018 ئەم 3 ساڵە کە ئەکاتە 36 مانگ سەرەتای 2015 هەتا 1/1/2018 ئەکاتە 36 مانگ 3 ساڵەکە ئەم 3 ساڵە هەمووی کۆکەرەوە ئەم حکوومەتە توانیویەتی 13 مەعاشی ئەسڵی بدا بە موچەخۆرەکانی لە 30 مانگە 13 مەعاش 23 مەعاشی ئەم میلەتە داماوەی لەلای بە زوڵم داگیری کردووە شەرعەن مافی مامۆستا و دکتۆر و موظەفین و ئیمام و خەتیب و هەموو موچەخۆران 23 مەعاشی خواردووە ئەم حکوومەتە 13 مەعاشی یاوە خانەنشینان لە 1 مانگی ساڵی 2015 تا ئەم 1/1/2018 23 مەعاشی خواردووە ئەمە دیار نییە کەس باسی ناکا دوو بەردەوە شێنرێت دیار خوای لە قورئاندا ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم وكان الله سميعا عليما خوا فرميت جل جلاله خواي پروردگار هیچ کاتێ پێی خۆش نییە بەدەنگی بەرز قسەی خراپ بکەیت و هاوار بکەیت سوء خراپە بڵێیت إلا کەسێک نەبێ ستەمی لێکرابێ خوا فەرمێ کەسێ مافی پێشێل کرا ستەمی لێکرا نانی بڕا شەرعەن بۆی هەیە هاوار بکە بڵێ من مەظلومم بڵێ من ستەمم لێ ئەکرێت بڵێ لە بەرامبەرەکەی تۆ زاڵمی نان بڕ و گیرفان بڕی قاسە بڕی خوا فەرمێ إلا من ظلم ئەگەر ستەمت لێکرا ئەگەر ستەم هەبوو ئەبێ هاوارکەیت ئەبێ هاوار بکرێت ئەمە قسەی قورئانە قسەی خوایە قسەی من نییە خوای پەروەردگاری هیچ هاوارکردنیەک و هیچ قسەیەکی خراپی بەلاوە خۆش نییە إلا کەسێک ئەو قسە خراپە بکا ئەو هاوارە بکا کە ستەمی لێکراوە کە نانی بڕاوە بەڵێ هاوارکردن و خۆپیشاندان و خۆنیشاندان و مزاهرە مافێکی سەرەتایی هەموو کەسێکە چونکە لأن الظلم هو أخذ حق من إنسان لغيره ظلم واتە وەرگرتنی مافی کەسێک بۆ کەسێکی تر کەسێک مافی هەیە لێی زەوتکەی بێی بە کەسێکی تر دانانی شتێک لە شوێنی غەیری ئەو شتەیە ظلم پێچەوانەی عەدلە پێچەوانەی یەکسانیە هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک سوورە لەسەر ئەوەی مافەکانی خۆی فراهەم بکات و بەدەستی بێنێت
ئەگەر نەیتوانی بەدەستی بێنێت زوڵم هەبوو ئەو کاتە ئەو کەسە خاوەن مافەکە مافی لێ زۆر کراوە تەغضب وتەقول هەم تووڕە ئەبێ هەم هەڵەچێت بۆ چونکە هەستەکە ستەمی لێکراوە هەستەکە مافی پێشێ لە پێ کەواتە مسڵمانەکان داواکردنی ماف ئاوا نابێت و ئاوا ناکرێت بە فسکە فسکیش ناکرێت بە ترسیش ناکرێت پێویستە ملت واز لە حیزبایەتی دێنێت حیزبایەتی قوڕی کرد بەسەرمانە مەلای گەورەی کۆیە مەلا محەممەدی جەلیلزادە بەڕەحمەت بێ ئەی فەرموو هەر کەس هەڵ ئەسێ ئەڵێ من حیزبم لێم گەڕێ برام نامەوێ حیزبم نامەوێت واز لە حیزبایەتی دێنن هەموو چین و توێژێک یەکگرن ئەم منداڵ بازارە چییە بارەگا سووتاندن ملت گرنگە یەک بگرێت حیزبایەتی وەلانێن هەمووی بەیەکەوە هەموو شارەکان داوای مافی ڕەوای خۆیان بکەن نەک تەنها شوێنێک دەست نەبرێ بۆ دام و دەستگاکان بۆ شوێنە گشتیەکان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەست نەبرێ بۆ مافی خەڵکی تۆ خۆت ماڵت خوراوە حکومەت خواردوێتی بۆ چیەکی ماڵی خەڵکی ئەسووتێنی ئەمە خەتەرە گرنگە بەڕاستی ملت داوای دووشت بکە نان ئەمان ئەو دووشتە نان ئەمان فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف ويقول أفرمي با خاوني أو خانوا ببرستن ككعبية كخاونكي الله خاوني كعبة عبادة بكن بابيكن أو خوايي كأطعمهم من جوع برسيبون تيري كردن وآمنهم من خوف ترسيان هبو خستنينا وأمانو اطمئنان وآسايشوا گرنگە بەڕاستی ملت وحکومت ئاگای لە نان بێت و ئاگای لە ئەمان بێت ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل لقرآن أخوة فرمي ماڵی یەکتری بەناحەق مەخۆن من چه حاکم هەیە بتوانم ماڵی تۆ بخۆم بە چه حەقێک بە چه مافێک بەلاماری ماڵی موچەخۆر ئەدەم کە ئیشی کردووە لە بەرامبەریا مانوو بووە ئیشەکەی بە جوانی کردووە اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کرێکار بەر لەوەی عارەقەکەی وشک بێتەوە کرێکەی بەرێ ئەبێ عارەقی کردبێ مانوو بوو بێ وجدانی خۆی مرتاح کردبێ کە تەواو بوو لە ئیشەکە موچەکەی بەرێ بۆیە ئیشەکە بۆ ئەوەی مناڵەکانی زەلیل نەبن چاوەڕێی خەڵکی نامەرد نەبێ چاوەڕێی گیرفانی خەڵکی نەبێ چۆن حکومت بۆ خۆتی حەڵاڵەکەی ماڵی ئەم هەموو خەڵکە بخۆی بۆ مردن نییە بۆ نامرن بۆ قیامەت نییە دڵمان بە قیامەت خۆش بێت بە عەزەمەتی خوا مسقالە ذەڕەیەک لای خوا ون نابێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەفەرمێ یا مەظلوم تەقەدەم ئەی ستەم لێ کراو ئەی خوێن ڕێژراو ئەی ماف زەوت کراو ئەی کۆڵ هەڵگری پشتەماو ئەی کاروانی لە ماف بەجێماو ئەی ڕەش و ڕووتی پشتەماو تەقەدەم وەرە پێشەوە داوای مافی خۆت بکە أيها الظالم لا تتكلم اخسأ أي استمكر قسمك چغا اخسأ يعني چغا خواهي گۆرە حسابی سەگیان بۆ ئەکات ظالم اخسأ يعني چغا بێدەنگ بە وس بە خوا فەرمێ لا تتكلم بێدەنگ بە دڵمان بە قیامەت خۆش بێ هەموو ستەمکارێک ئیلا پاداشتی ستەمەکەی لە قیامەتا وەرەگرێت پیغمبر صلی الله عليه وسلم فرموی لا يحل مال امرئ مسلم إلا عن طيب نفسه لا يحل مال امرئ مسلم إلا عن طيب نفسه حلال نية دروز نية
خواردنی ماڵی مسلمان ئللا بەڕەزامەندی نەفسی خۆی نەبێت بە چ حەقێک مافی خەڵکی ئەخورێت بە چ حەقێک قەرزداری قەرزەکەی نابێتەوە بە چ حەقی ڕاستەقینەی خۆی پێ نادەین خەڵک هەژارە وەڵڵا برسی نەبێ وا ناکات داخەکەم مەخابن 3 ساڵە مامۆستاکان ئیمام و خەتیبەکان لەم مینبەرەوە هاوارەکەن زیاتر لە 3 ساڵە قسەی خێرەکەین بۆ دەسەڵات بەرپرسەکان بیکەن بە خاتری ئەڵڵا بیکەن بە خاتری خوا لەگەڵ میلەتا خۆتان ئاشکەنەوە خوا لە خۆتان مەڕەنگێنن ستەم نەکەن ماتی خەڵکی بنەوە لەگەڵ ئەوەشا کە بە گوێیان نەکردین اتهامی ژەکراین متهم مەکراین کە ئەمە قسەی خێر ناکەین 3 ساڵە قسەی خێرەکەین کە 3 ساڵان قێرانە دروست بووە کە میلەت بە هەموو شەوەیەک پشتگیری حکوومەتی کرد لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر و هەموو دژمنانە شت کۆ کرایەوە بۆ پێشمەرگە دوعای خێر کرا بۆ پێشمەرگە هەموو جمعەیەک لەم مینبەرەوە دوعای خێر کراوە بۆ پارێزەرانی وڵات منەتیش نییە مافی خۆیانە پارێزگاریمان لێ یەکەن 3 ساڵە ئێمە هاوارەکەین حکومەت بیکە بە خاتری خوا با دژمنایەتی ڕوونەدا با دیوارێکی قائم لە نێوان بەرپرسان و خەڵکییا دروست نەبێت وەرنە ناو میلەت لە دەلاکانتان و لە قەڵاکانتان و لە سەرگردەکانتان وەرنە خوارەوە خەڵکینە ئێوەش جاسوسی مەکەن خەڵکینە ماستاوچی مەبن نان و ماستاو بخۆن زۆر باشترە لەوەی کە نانی ماستاو بخۆیت هیچ فعدەی نەبوو دێ فەرموو چاکیکە بەگوێتان نەکردن فەرموو چاکیکە نە موچەمە نە کارەبامە نە ئاومە نە ژیانمە نە خزمەتگوزاریمە سوێن بەخوا موسڵمانەکان ئاسانترین شت لەسەر ئەردا ئەمڕۆ دروستکردنی کارەبایە والله العظیم لە هۆڵەندا کارەبا بە زێرا دروست دەکەن بە ئاوی زێرا بە هەوای زێرا هیچ شتێ هەندەی کارەبا دروستکردن ئاسان نییە لەم وڵاتەیە گەورەترین ئەزمەی کارەبامان هەیە بە هەوا دروستی ئەەکەن لە هەموو ڕوویەکەوە ئێمە لە ئەزمەداین خۆزگایە ئێوەی بەرپرسانیش کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەرپرسی ئەم گەلە خێر لە خۆ نەدیوەن وەکو عوسمان بایدەمیر وا بوونایە ئاوا کوردستانتان خۆش بویستایە خەڵکی کوردستانتان خۆش بویستایە تەنها خۆپەرست نەبوونایە کە زانایەکی سینی ئەڵێ هەر کەسێک تەنها بۆ خۆی بژی شیاوی لەدایک بوون نییە شیاو نییە لەدایک بێت چونکە بۆ خۆی ئەژی عوسمان بایدەمیر ئێستا پەرلەمانتاری تورکیایە لە کوردستانی تورکیا عوسمان بایدەمیر هەفتەی پێشوو سەرۆکی پەرلەمانی تورکیا ئیهانەی بە کوردستانە کرد لە ناو قاعەی پەرلەمانە لە ناو ئەو هەموو ستەم و زوڵم و چەوسانەوەیەدا هاواری دەکرد بەڕێز بایدەمیر کوردستان کوێیە کامەیە کوردستان کامەیە هەرچەند عوسمان بایدەمیر لەگەڵ من بۆ چوونی جیایە لەگەڵ من بیرکردنەوەی جیایە بەڵام مادام دۆستی فەقیر و هەژارە مادام کوردێکی مەزلومە من لێرە باسی ئەەکەم عوسمان بایدەمیر ڕووەکاتە پەرلەمان ڕئیسی پەرلەمانی تورکیا ئەڵێ کوردستان ئەوەیە لە دڵمایە لە دڵم کوردستان لە دڵمایە ئەمانەی ئێمە کوردستان لە گیرفانیاندایە کوردستان ئاخستە گیرفانیانەوە ئەو ئەڵێ کوردستان لە دڵمدایە دڵم کوردستان دڵمە ئامادەم لە پێناویدا دڵدانێن ئەمە گەورەییە ئەمە پیاوەتیە ئەمە خاکیە کاتێ سەرۆکی شارەوانی ئامەد بووە عوسمان بایدەمیر بۆ یاخی قۆنەرەی خەڵکی ئامەدی دەکرد قۆنەرەکانی خەڵکی ئامەد بۆ یاخەکە بیبینن لە ڕاگەاندنەکانە داخەکەم ئەم کوردستانە جوانەمان تەسلیم کردن واتان لێ کرد خەڵکتان زەلیل کرد
چۆن ئەمانەت پارێز نەبوون هەر پێنج حیزبەکە هەر پێنجتان تاوانبارن هەر پێنجتان نەک تەنها یەک و دوان هەر پێنجتان مقەسرن هەر پێنجتان بە ئەندازەی خستایی خۆتان تاوانتان هەیە لە دروستکردنی ئەم قەیرانە ئای هەژارتان چۆن زیاد کرد ئای چۆن ئەم خەڵکەتان ماروێران کرد ئای فەقیرتان کردین ئای بێژیانتان کردین ئای چارەنووستان ڕەش کردین عەلی شەریعەتیە فەرمێ ئەفەرمێ عەلی شەریعەتی چوون بۆ لای مناڵێ گوتم قۆنەرەکانم بۆ یاخکە پێڵاوەکانم جوان بۆ یاخکە وتی بەسەر چاو مامە گیان خەمت نەبێ وەکو چارەنووسی خۆم بۆت ڕەشەکەمەوە من چەندێ چارەنووسم ڕەشە ئاوا بۆتی ڕەشەکەمەوە مامە گیان بەڕاستی چارەنووسی ئەم میلەتە ڕەشە هەموو حیزبەکان هەر پێنج حیزبەکە واتان لێکرد بۆیە زاناکانە فەرموون يجب ألا يعيش المسلم مستغرقا في هم نفسه فقط مسلمان اگر مسلمان بێ نابێت تەنها غەمی نفسی خۆی بخوات نابێت تەنها بیری لای نفسی خۆی بێت وينسى إخوانه براكاني بيرشتوا وهو مسلمانيتية أو إنسانيته فالمسلمون أمة واحدة مسلمان هم يك أمة ومن لم يهتم لأمرهم فليس منهم أجر جرنجي ندريت بمسلمان لنا مسلمان دا أو براسي مسلماني تواونين لم من بريت غمرة وصلى الله عليه وسلم فيامي قنيرم بۆ برایانی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس و شۆرتا پێیان دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من حمل علينا السلاح فليس منا هەر کەسێک بەرامبەرمان چەک وەرگرێت بە چەک ڕوبەڕوومان بێتەوە ئەوە لە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئێوە پارێزەری وڵات بن پارێزەری خەڵک بن پارێزەری خوێنی خەڵکی بن پارێزەری نیشتیمان بن پارێزەری خاک بن تەقە لە کەس مەکەن ئەوانە کەسی خۆتان یا براتانە یا باوکتانە یا دایکتانە یا خوشکتانە برسیەتی وەکو ئێوە ستەملێکرا وەکو ئێوە برسین بێمەعاشن بێژیانن تخوا برایانی پێشمەرگە برایانی ئاسایش برایانی شۆرتا تخوا مەیان کوژن سەرمایانە و نەوتیان نییە مەیان کوژن برسیانە و نانیان نییە مەیان کوژن مۆبایلیان پێیە و وەحدەیتیان نییە مەیان کوژن گەنجە و تەلەبەی زانکۆیە و هیچ کاری نییە مەیان کوژن چی دەکوژی گەنجێ ئەکوژن تەنها کراسەکەی بەری هەیە مەیان کوژن ڕەش و ڕووتن لاتن بێدەرەتانن مەوایان نییە مەیان کوژن شەرمەزاری گشت سۆپەرمارکێتێک و دوکانێکن ڕویان نییە بە کۆڵانەکانە بڕۆن لەبەر قەرزاری دوکانەکان شەرمەزاری گشت ناسیا و کەسانێکن شەرمەزاری خێزانێکن شەرمەزاری لای منداڵەکانیانن لای خێزانەکانیانن گرفانیان بەتاڵە مەیان کوژن کرێچیە و کرێخانووی نییە مەیان کوژن چی دەکوژن ئەوان دەمێکن مردوون مەیان کوژن هێزە ئەمنیەکان برایانی پێشمەرگە برایانی ئاسایش کەسوکاری خۆتانە کوژن ئێوەش وەکو ئەوان دێم و چەند دەی ژیانی دنیاتان ئاوایە قیامەتی خۆشتان مەدۆڕێنن تەقە مەکەن پەیامم بۆ خۆپیشاندەرانیش تکام وایە گێرە شێوێنی دروست مەکەن داوای مافی خۆ دەکەی بیکە و حکوومەتیش کارێک بکات ڕاستگۆ بێت لەگەڵ هاوڵاتیەکانی ئەی بە درۆزنی ئەی بە خەڵک خەڵەتاندن ئەم قسە سواوانە کەم بکەن دەستی دەرەکی و ئەم شتانە بەڵێ دەستی دەرەکی لە پشتی خۆپیشاندەرانەوەی ئەویش ئەوەیە دەستی مناڵەکەیەتی پارەی نییە بیاتێ
ئەوە بەفی دەرەکێکەکە ئەگنا خەڵک تۆ وەرە ژیانی بۆ فراهەم کە بزانە گوڵبارانت ناکە. داواکارم گەورەکانی ئەم وڵاتە هۆشمەند و عاقڵەکان بیرێک بەلای خۆیان و ئەم وڵاتەوە بکەنەوە، ئاشتەواییەک ڕاگەێنن، ئەم پێنج حیزبە لە بین یەکا کۆ بنەوە و بڕیارێک بدەن، ڕاستەکان بە میلەت بڵێن ئەم میلەتە برسیەتی و ئەمانیشی شێواوە، هەم نان لەدەستداوە هەم ئەمان، ڕاستی پێویستە چارەسەرێ بدۆزرێتەوە. تەنها ئەوە نییە باسی هەڵەکان بکەین، چارەسەرێک دژمنان با گاڵتەمان پێ نەکەن، دژمنان با سێرمان نەکەن و پێکەنن، ئێمە دژمنمان زۆرە، با تەفرەقە ڕوو نەدا، با زیاتر خوێن نەڕێژرێت، تکاکەم ئەم میلەتە بەرەو هەڵدێر ئەڕوا، تکاکەم فریاکەوتنێک، عاقڵێک، هۆشمەندیەک، تکایە فریای خۆتان و خەڵک کەون، خەڵک ناڕەحەتە، خەڵک لە مەئزەقایە، بێخەم مەبن، بۆیە بەڕاستی ملەت زۆر ناڕەحەتە، ملەتیش پێویستە ڕووکاتە خوا، لەگەڵ خوای خۆیان ڕاستکە، ئللا خوای پەروەردگار دەروی خێری لێ ئەکاتەوە ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بیت، خوا عاقبەت خێرمان بکەیت، خوای ڕەحممان پێ بکەیت، خوای ئیمانمان سەلامەت بکەیت، خوای ئیسلاحی حاڵمان بکەیت، خوای دوعاکانمان گیرات بکەیت، خوای وڵاتمان لە هەموو قەیرانێ بپارێزی. یا ربی خوایە ئەم میلەتە لە ناڕەحەتیایە، لە برسیەتیایە، لە مەئەزەقی، لە قەیراندایە، خوایە کەسب نابن تۆ نەبی، خوایە فریامان کەوی، خوایە حکومەتێک و پاشایەکی دادپەروەر و عادڵمان بۆ بنێری یا رب العالمین، ڕزگارمان کەی لە هەموو زاڵم و خراپکارە یا رب العالمین. ئەوەی دڵسۆزی ئەم خاک و خەڵکەیە، ئەوەی دڵسۆزی دین و ژین و ژیانمانە، خوا مۆفەقی کەی، ناجیحی کەی، سەرکەوتوی کەی یا ربی. ئەوەی لەگەڵ ئەم میلەتەیە خیانەت دەکا، درۆ ئەکا، ئەیکەوتێنێتەوە، برسی ئەکا، خوای گیان تۆ ئەکەین بەگژیا، خوا فریامان کەوی لە ناوی بەری یا رب العالمین، خوای گیا ڕەحممان پێ بکەی، لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مامۆستاکانمان خۆش بی، شفای نەخۆشەکانمان بی، هەر کەسێ نەخۆشە دەوای دوعای خێری کردووە، خوا شیفای بی، ئەوەی نەخۆش ئەوە ئەفرەتەی نەخۆشە، ئەو کەسەی نەخۆشە و داوای دوعای خێری کردووە، خوا شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. خوای گیان هەرزانی خەیتە وڵاتمانەوە، بس ڕۆزی حراممان بەنسیب بکەیت، محتاجی حراممان نەکەی، بە حەڵاڵ پێرمان کەی یا رب العالمین. خوای گیان بە ئیسلامەتیتمان ژێنی، بە ئیسلامەتیتمان برێنی، خوای بە شفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين. الحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. آمين برحمتك.